باوەڕ ناکەی وەرە باشتێکی زۆر خۆشت پێ بڵێم دەتەوێ بە گەنجی بمێنیەوە پیرت پێوە دیار نەبێ و پیر نەبێت جا کەس هەیە حەزی لەوە نەبێ ئاواتی هەموو کەسێکە خاڵی یەکەم دڵت پاک و سەلامەت ڕاگرە لە بغز و کینە و حەسادەت زانستی پزیشکی دەڵێت زۆربەی نەخۆشیەکانی دڵ کە تووشی ئینسان دەبن بۆ هۆی بغز و حەسادەتەوە تووشی ئینسان دەبن با دڵت هەمیشە ساغ و سەلامەت بێت کاریگەری لەسەر ژیانت لەسەر بەختەوەریت حتا لەسەر پیربوونیشت هەیە خاڵی دووەم ڕۆژانە تا دەتوانی بە پێ بڕۆ و هەنگاو بنێ برایە گەڕایەوە گوتی پیاوێکی بەتەمەن هەبوو لە وڵاتی ئەڵمانیا جەستەیەکی زۆر سەلامەت و تەندروستی هەبوو زۆر چالاک بوو گوتمان باشە هۆکارەکەی چییە ئاوە بە ساغی ماویتەتەوە گوتی یەکێک لە هۆکارەکان ئەوەیە ڕۆژانە 2 کاتژمێر بە پێ ڕێدەکەم تا دەتوانی هەنگاو هەڵێنە و ڕۆژانە چەند هەنگاوێک بە پێ بڕۆ خاڵی سێهەم خەفەت مەخۆ مەهێڵە خەفەت بەسەرت دازاڵ بێت گوتراوە خەفەت ئینسان بەرەو ناوگۆڕ دەبات ئینسان پیر دەکات خوای گەورە دەفەرمێ فەلا تەذهب نەفسوکە عەلەیهم حەسەرات ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەفسی خۆت مەکوژە بەهۆی ئەوەی کە ئەو بێباوەڕانە ئیمان نایەنن مەهێڵە خەفەت بەسەرت دازاڵ بێت ئەگەر ناتوشی نەخۆشی و خەمۆکیت دەکات و تووشی پیربوونت دەکات نابینن ئەو کەسەی کە تووڕێ و خەمبارە و حەسادەتی هەیە هەمیشە دەموچاوی ئاوا مۆن و گرژە دەڵی پیری 100 ساڵەیە لە ناو ئێمەدا ئەگەر کەسێک زۆر خەم و خەفەت بە شتەکانەوە نەخوات دەزانن چی پێ دەڵێن پێی دەڵێن بەخوا قەت پیر نابی بەو هیوایە کە هەمووتان هەمیشە ساغ و سەلامەت بن و هەمیشە گەنج بن و بەختەوەری دنیا و قیامەت بن